تماشاوانên berêz silav we bin ez nezîrka danî digel we de me bû pêşkêşkirina xelekeka dî ji bernamê we bernamê bi Kurdî. Vê carî jî digel we dayne dor tewerekê giring. Helkeft it navbera kirdar û bîranînê da. Ed vî kivaneyê de me divêt bipirsîn rûja cîhaniya berhengarîbûna tund û tîjiyê. Dijî jinan çi peyamek vê ye. Dîsan me divêt bipirsîn em wek Kurd it bîranîna van cûra helkefta çi bikin? Helkefta sarrûja cîhaniya dan emr û salveçûya çi bikeyn bû vê çendê? Helkefta sarrûja cîhaniya dan emr û salveçûya çawa têbigehîn? Wek takê Kurd çawa mifay ji van cûre bûnên cîhanî werbigirîn? Rûja cîhaniya nehêlana kuêlatiyê çawa eb kirdar yad bikeyne ve? Peyama rûja cîhaniya xudanên pêtiviyên taybet çi ye? Çawa yada rûja cîhaniya xudanên pêtiviyên taybet il Kurdistanê sax bikeyn wek kirdar. Rûja cîhaniya karê xwebexşiyê çi fêr bibîn? Dîsan me divêt bipirsîn rûja cîhaniya firokewaniya medenî çi mifa bû me têda heye? Erê rolê Kurdan çi ye ji bo dahênana bûnên cîhanî? Ev pirsyara û çendîn pirsyarên dî dihêne gengeşekirin gel zor berêz Mamosta Abdurrahman Sidîq. Xêr wî Mamosta serşeva. Mamosta me divêt bipirsîn dor vê enwaneyan vê naveroka me helbijartî ke qisîl ser bikeyn rûja cîhaniya berhengarîbûna tund û tîjiyê tijî afretan. Çi peyamek vê heye û divêt çi bigehînin? بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. ساڵانە ئەم یادە دەکرێتەوە و لە 25 یازدەوە دەست پێەکە بۆ نزیکەی دوو هەفتەیەک لە وڵاتی ئێمەشدا بەردەوام دەبێت. ئێمە پێویستە قسەیەکی جیاواز بکەین لەم بابەتە. قسەی جیاواز لەم بابەتە ئەوەیە هەندێک ئامارەکانی هەرێمی کوردستان بۆ نمونە پێمان دەڵێت تند و تیژی دژ بە ئافرەتان و ژنان ئەم ساڵ کە 2017 زیاتر بووە لە چاو 2016. هەندێک دەڵێن هۆکارەکەی ئەوەیە بارودۆخی ئابووری بۆ نمونە تێک چووە، هەندێک دەڵێن لە هۆکارەکەی ئەوەیە کە ینی ئاوارە بوون و ئەو بارودۆخە نوێی کە هات بەسەر کوردستانە ئەمانە هەمووی دەڵێن هۆکارن، بەڵام لە ڕاستیدا دیاردەکە بۆ بە دیاردەیەکی جیهانی. بۆیە لەسەر ڕاوەستانێکی زۆری دەوێ بە شێوازێک لە شێوازەکان هی ئەوە نییە تەنها و تەنها لەو دوو هەفتەیەدا یادی بکەیتەوە و باسی بکەیت و ساڵی ئایندەش هەر لەو ساڵە خراپتر بێ و ئەم ساڵ لە ساڵی پار خراپتر بێ. بەڵاتە لێرەوە ئەم بابەتە ئەبێ پەیامێک لە پشتی بێ، ئەو پەیامە بێ پەیامێکی زۆر ڕەگ و ڕیشە داکوتراو بێ بۆ ئەوەی کە چارەسەر بێت. بۆ تەماشاکە ئێمە باسی کوردستان و عێراق نەکەین، با بچینە ئەوروپا، با بچینە ئەو 11 مانگی کەوا چوو لە ساڵی 2017 باسی 2016 بکەین. مەسەن لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا، لە ینی وڵاتێکی وەکو ئەڵمانیا لە ساڵی 2016 149 ژن هاتوونەتە کوشتن بە دەستی پیاوەکانیان، هاوسەرەکانیان، هاوژینەکانیان. یعنی 149 هاوژین هاوسەری خۆی هاوژینی خۆی دەکوژێ وڵاتێکی وەکو ئەڵمانیا. ئەو ینی کەواتە دیاردەکە جیهانی ئەوە گرفتێکین هەر لە 2016 لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا 133,000 ینی 133,000 حاڵەتی تند و تیژی دژ بە ئافرەتان و ژنان تۆمار کراوە چەند هەزاری تریشەیە تۆمار نەکراوە. لەو 133,000 حاڵەتەی کە تند و تیژی خێزانی تۆمار کراوە 182 دژ بە ژنان بووە. باقیەکەی ڕەنگە لە مناڵیدا بێ، لە باپیریدا بێ، ژن لە پیاویدا بێ، ممکنە ئەوانە کەمە، بەڵام تۆ لە 133,000 حاڵەتدا کە تۆمار کرابێ لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا 182 دژ بە ژنان و ئافرەتان بوو کە لەو 133,000 دەکاتە نزیکەی زیاتر لە 109,000 نزیکەی 110,000 ژن بەدەستی هاوژینەکانیان تند و تیژیان بەرامبەر کرد. ئەگەر وێرە بیت مامۆستا دوژنی ژنە بێت دەسەڵاتە مافێن وێنانە ڕاستن بەڵام وێری بووچی ئەو پرسیارێکی جوانە کەواتە لێرۆ بەڕاستی ئەم بابەتە ئەچێتە ناو بابەتێکی فکری، فەلسەفی، دینی زۆر قوڵ لە هەموو سەرتاسەری جیهاندا. ئەویش ئەوەیە تا ئەم ساتە وەختە لە مێشکی پیاواندا بە شێوازێک لە شێوازەکان کە دەڵێن ئەوە پیاوە و ئەوە ژنە بە نەوعێکی کەمتر دەڕوان نەژنان. خۆی کاری پەیامی ئاینی ئیسلامیش هەر بۆ ئەوە بوو، یعنی دەبینی زۆر پێغەمبەر درودی خوای لەسەر ئێمە وەکۆڵێ لە هەفتەی یادی لە دایکبوونی پێغەمبەرین درودی خوای لەسەر ئەبێ ئاوا یادەکان بکەینەوە، بزانین پێغەمبەر درودی خوای لەسەر چی بۆ ئافرەتان هێناوە، چی کردووە. لەوێ بۆ دەرەکەوێ ئەو هەموو قسە، ئەو هەموو فەرموودە زۆرەی پێغەمبەر درودی خوای لەسەر لە باسی ئافرەتدا و لە باسی پاراستنی مافی ئافرەت و لە باسی ڕێزگرتن لە ئافرەت هەموو لەوە سەرچاوی گرتووە کە ئەو پەیامە دەزانێ بە درێژایی 10 ساڵانی دوای پێغەمبەرایەتیش ئەم ئافرەتانە دەچەوسێنرێنەوە. بۆیە دەبینیت یعنی دەڵێم ئەم بابەتە لە ئەوروپاش تەماشایکەی
ینی شتێکەیە بە ناوی تەمەلوک عەرەب دەڵێ بە کوردی یعنی وا دەزانی ئەو شتە بۆ بە مڵکی تۆ یعنی حتا لە کوردەواریش کە یەکێک پرۆسی هاوسەرگیری ئەنجام دەدا دەڵێ ژنی بۆ دێنین ژنی بۆ ئەهێنین ژنتان بۆ هێنا ژن ئەهێنم ژنم هێنا یعنی کەئەنەوە چۆن شتێکی هێناوە ئەمانە هەمووی ڕاستە لە ڕووی زمانەوانی شتێکی ساکارە بەس ئەوە نیشانەی ساڵار پیاویە دەگەین بەڵێ نیشانی ئەو پیا و سالاریە کە واتە سەورەکە ژن کائینی پلە دووە ئەم دەچێ دەیهێنێ نازانێ خوا سوبحانەوە وتعالە لە قورئانە بەم پرۆسەیە دەڵێ زەواج وانە زەواج پرۆسەیەکی دووسەرەیە هاوسەرگیریە دوو کەس بە یەکتر ڕازی دەبن قبول و ئیجاب و وانە لەو دەپرسێ کەواتە ئەم بابەتە بابەتێکی فکری فەلسەفی قوڵە دەبێت بە پلەی یەکەم قسە بۆ مافی ئافرەت نەکەی بێ قسە بۆ پیاو بکەی ئەبێ ڕێکخراوەکان قسە بۆ پیاوان بکەن بڵێن چۆن خاڵی دوم ئەوەیە کە تا ئێستا ینی پیاوان ژنانیان نەناسیوە ژنان پیاوانیان نەناسیوە ئەم هەموو ڕێکخراوانی کە کار دەکەن کار لە دەرەنجامەکان دەکەن ئەنجام چییە توندوتیژی هاتوۆتە ئەنجامدان لەلایەن هاوژینێک دش بە هاوژینی خۆی بەڵام بۆ چۆن هاتوۆتە ئەنجامدان ئەوە باز دەکرێت بەڵام بۆچ هاتوۆتە ئەنجامدان و لەبەر چی ئەوە کەم دێتە باسکردن کەواتە ئەوەی قورئان تەکیدی لێ دەکات پەیوەندی نێوان نێر و مێ ژن و پیاو پەیوەندی چۆن ناویدێنێت تەکامولیە نەتەفازولیە یعنی بە کوردی پەیوەندی تەواوکاریە ئەم دووە بەبێ یەکتر ناقسن نابێ هەر بڵێ ژن ناقسە نابێ بڵێ پیاو ناقسە یعنی هەر بە تەنیا یەکێکیان هەر یەک بەبێ ئەویدی ناقسە هەر یەک بەبێ ئەویدی پیاو بەبێ ژن ناقسە ژن بە پێ پیاو ناقسە کەواتە ئەو پەیوەندیەکی تەکامولیە بە کوردی پێی دەڵێن پەیوەندی تەواوکاری ئێستا بەداخەوە پەیوەندی جیاکاری دەکرێت تەفازولی یعنی پەیوەندیەکی جیاکاریە بە دوو کائینی جیاواز هەتا بە ڕەحمەت بێ دکتۆر مستەفا زەڵمی زۆر تەکیدی لەمە دەکردەوە دەیگوت پێم ناخۆشە و غەڵەتە لە سجلاتی نفوس و لە تۆماری باری کەسێتی دەنووسن ناو دەنووسن دوای دەڵێن ئەلجنس واتە ڕەگەز ئەوە ڕەگەزی نێرە ڕەگەزی مێ ئینسان خۆی یەک ڕەگەزە چۆن دەبێت جایکەنەوە بڵێن ڕەگەزی نێر و ڕەگەزی مێ دەیگوت ئەو قسەیە غەڵەتە ئەی بەدیلی چی ئەو دەیگوت سنفە یعنی ئەمەوەکو معنایەکی گەورەتر و فراوانتری هەیە یعنی وەزیفەکانیان یەکتر تەواو دەکە بەڵام تۆ نابێ ئینسان ئاوا دابشکەی بە ناوی ڕەگەزی نێر و ڕەگەزی مێک هەر ئەوە جیاکاریە ئەوە جیاکاریە ئێستا زۆربەی وڵاتان تازە بیری لێ ئەەکەنەوە ئەو زۆر لە مێژە لە کتێبەکانی خۆیان ئاماژی بۆ خاڵە کردبوو لەبەرەوە پێغەمبەر درودی خوای لەسەر یعنی بینی کە تەکید دەکاتەوە یعنی مەچ زانین فلانە کەس دەزانین فلانە کەس نێرە بەو مستەڵەح ڕەگەزی ئێستا دەڵێن وانێ دەڵێن کوڕە بەس بە مەچ زانین پیاوە پێغەمبەر درودی خوای لەسەر ئەمەی ئاوا دیاریکە ما ئەکرەمەهن ئیلا کەریم وما ئاهانەهن ئیلا لئیم ئەوەیە سونەتی پێغەمبەر درودی خوای لەسەر یعنی پێغەمبەر درودی خوای لەسەر پێوەرێکی دای ئێمەی پیاوان دەڵێ ئەگەر ڕێز دەژن دەگرن ئێوە ئینسانێکی کەریم و بەخشندە و باشن بەێ ئەگەر ڕێز ناگرن و ئیهانە دەکەن چ جای لێدان و کوشتن و دەموچاوشین و مۆرکردن و تەشویهکردن و ئەوانە ئەوە ئینسانێکی لە ئیمە خراپ تەنانەت پەیوا زەوجیش بۆ هەردووکە پێی ببین لە قورئانە وشەی زەوجە نییە هەر زەوجە بۆ ئەوی زەوجە بۆ ئەوی زەوجە جامامە لە ڕاستیدا پێمان دەڵێ کە ینی زۆر گرنگە لێرە ینی وەک باسی قانون دەکرێت ینی زۆر ڕێکخراوەکانی ژنان و ئەفرەتان داوای قانون دەکەن بەڵام لەگەڵ قانون تربیەت مهمە تربیەت و پەروەردەکردن لە منداڵیەوە کە ئەم دوو سنفە یەک ئینسانن هەردووکیان ئینسانن وەنفەخت فیه ثم نفخت فیه من ڕوحی هەردووکیان بە هەمان ڕوحی خوددا دەژین کەواتە ئەمە زۆر گرنگە بۆیە ئێستا جیاکارێکە لەوێ دروست دەبێت پیاوێک کە ژنی خۆی دەکوژێ یا ژنێک دەکوژرێ وا دەزانێت هیچی نەکردو وا دەزانێت شتێکی زۆر ساکارە وەکو خەریکە بڵێ حەقتان چیە کاکە ژنی خۆمە دەکوژم اینجا پێت دەڵم ئەگە بچینەوە ڕۆژنامەکانی ڕابردوو سەردەمی ئینگلیز یاسا هەیە لە کوردستان بەس پیادە ناکرێ گرنگە پیادە بکرێ تۆ خوا قساسی بۆ داناوە لە قورئاندا ئەگەر من زانیم کەس بکوژم دێمە کوشتن قەت ئەوە ناکەم جوانە بەس دەڵێم قەیچێکە دەمخەنە سجن پشتی ماوەیەک چەند ساڵ لە سجن دەبم اینجا عەفو عام دەردەچێ اینجا سوڵح دەکرێ من دەرباز دەبم دەچم یەکێکی دیش دەکوژم وانێ بۆیە حتاکە لە قورئان تەماشاکی قساسی داناوە یعنی پیاو نابێژن بکوژێ ئەم هەموو ژن کوشتن لە پایچی ئاوا زۆر بوو ئەم هەموو ژنەش کە خۆی دەکوژێ هەر لە داخی پیاو خۆی دەکوژێ ئەکسەکەشی ڕاستە هەندێک لە ژنانیش غەدر لە پیاوان دەکەن ئەویش هەڵ لە ڕاستیدا توندوتیژی ژنانیش بەرامبەر بە هەندێک لە پیاوان بوونی هەیە جا چوومە ڕۆژنامەی ژیان یانزەی دەی 1927 ئێستا لە 2007 چەند دەکات ڕێک دەکاتە 90 ساڵ و یەک مانگ
بەری 90 ساڵ و یەک مانگ لە ڕۆژنامەی ژیان ژمارە 85 لە 11دا 1920 نووسراوە مقرراتی محکەمە یعنی بڕیارەکانی دادگا نووسراوە فەتاح مستەفا کوردستان فەتاح مستەفا حکم درا بە ئیعدام چونکە ژنی کوشتووە دەبینی ئێمە بەری لە 1920 بەری 90 ساڵ عقوبە ئاوا هەبووە ئێستا هیچ ناکە ڕاستە مامۆستا هەلکەفتن جیهانیەوێ زۆر تێنە بەحەزکردن هەلکەفتا بیرئانینا تند و تیژا دژی ژناویت یان هەر هەلکەفتەکە دیکەن ئەرێ ئەم وەک کورد مامۆستا چ مفای لێ وەربگرین زۆر باشە ئێمە لێرە خاڵێکی ترە بینەوە لای ژنان و ئافرەتان خۆیان بە ژنان و ئافرەتان خۆیان بڵێن من ساڵانێکی زۆر یعنی لەو بابەتانە زۆر قسەم کرد دوای گوتم بە زۆرێک لە ڕێکخراوەکان گوتم حەز دەکەم ئیدی خۆتان قسە بکەن خۆتان بێنە مەیدان یعنی پیاوان قسە بۆ ئێوە نەکەن چونکە ئێوەش وەکو پیا و مرۆڤن خۆتان دەتوانن پشتی یەکتر بگرن ڕێکخراوەکان ئەژنان ئافرەتان خانمان خوشکان هەموو ئەم ناوانە پشتی یەکتر بگرن داوای مافەکانی خۆتان بکەن خۆتان داوای بکەن چۆن کورد تایبەتمەندیەکی هەیە جیا لە نەتەوەکان هەموو ئەو ڕۆژهەڵات ناسانەی هاتوونەتە ئەم ناوچەیە سەردانی کوردستانیان کردووە کوردیان ناسیوە فارسیان ناسیوە عەرەبیان ناسیوە تورکیان ناسیوە هەموو ئەوانە جەخت لەسەر چەند خاڵێک دەکەنەوە کە گرنگە ئافرەتی کورد و ژنی کورد گرنگە بیزانێ بزانێ هەندێک ئەفکاری وافید و هەندێک بیر و بۆچوونی هاوردە لە دەرێ ژنی کرد بە پلەدوو لە وڵاتە ژن لە کوردستان پلەدوو نەبوو ژن لە کوردستان نزیکی لە ئاستی پیاو بوو هەندێک جار لە غیابی پیاویشدا خۆی پیاوی ماڵ بووە چن دەڵێ یعنی ئەوانەی کە ڕۆژەڵات ناسەکانن دەڵێن لە کوردستاندا ئەگەر پیاوی کوردیش ڕێگر بوو بێ ڕێی لە قافلە گرت بێ هەیە ئێمەش پیاوی خراپمان هەبووە ڕێگر و چەتەمان هەبووە سەردەمانی 500 ساڵ لەمەوبەر چوزام 200 ساڵ لەمەوبەر دەڵێ کاروانیان دەگرت ئەگە بە کوردستان تێپەڕ وایە ئەو کاروانیان ڕوود دەکردەوە یعنی هەموو کەلوپەل و شتومەکان دەبرد دەیگوت جارێک ڕێک کەوتووە ینی کورد دەپرسێ کوردە ڕێگرەکە دەپرسی ئەو کاروانە چێ مەسئولی ئەو کاروانەیە ژنێک دەڵێ من پیاو ناوێرێ ژنێک دەڵێ من بەڵێ مادام ژنە لە عورفی ئێمە کورد ڕێ بە کاروانێک ناگرین ئافرەت سەرکردایەتی بکە دەستی تێ نەچوە عیبە کورد دەستی نەچۆتە کاروانێک جامەبەستم چی بوو دوای ئەوانە خەڵک زانی بە خۆیان کردیان بە کەلتور دەیانگوت ئەگەر کاروانتان بە کوردستان تێپەر دەبێ بۆ ئەوەی سەلامەت بن لە دەستی هەندێک ڕێگری کورد بڵێن سەر قافڵەی کاروانەکەمان ژنە ئافرەتە کورد دەستی بۆ نابە کورد ئەگەر ڕێگریش بێت دەست بۆ قافڵەیەک نابە سەر کاروانەکەی ئافرەت بێ ئەمە گرنگە ئێمە کەلتوری خۆمانە نقطەیەکی تر بۆچی پیاوی کورد هەتا ئێستش ئەگە پارەی هەبێ دەیکا بە زێر دیدا بەژنەکەی بەداخەوە ئێستا دز پیا بۆ هەندشت دزی دەکە سەردەمی زوو سەدان ساڵ لەمەوبەر پیاوی کورد پێی دزی کردووە وەکو خەڵکێکی تر ئەوی بە شەرە دزی کردووە بەس پێی عیب بۆ دەست بۆ شتێک بەرێ بە ئافرەتەوە بێ پیاوی کورد ئەگەر مڵک و سامان و درهەم و پارەی هەبوو بێ لەو سەردەما دەیکرد بە زێر دەیکرد بە ئافرەتەکەی خۆیەوە لە ڕێگا کە دەچوو بە هەر شوێنێکدا ئەگەر دزیش بەهاتایە ڕێگا چوو بە پیاوەکە بۆ ئەیلەی دەسەن دەیگوت نابێت دەست بۆ ژنبەری خۆی دز وای دەگوت ینی کەلتوری دز لە کوردستانە سەردەمی 200 ساڵ 300 ساڵ لەمە بەروا بووە گوتوێتی نابێت دەست بۆ ئافرەت وەری زێڕی لێ بکەیتەوە ئەوە عیبە ئەوە ئازایەتی نییە مەبەستم چی بوو لێرە مەبەستم ئەوە بوو لە کوردستانە دەستەواژەیە کە بوو سەدان ساڵ لەمەوبەر حتا بە مستەلەحی ئێستا دەڵێن ئافرەتان وەکو بانقی پیاوان بوون وەکو بانق یعنی چی هەموو دەکرد بە زێڕ لە لای ئافرەتەکە بوو هیچ دزێک دەستی بۆ نەدەبرد بۆ ڕێزگرتن بۆ ئەم ئافرەتە ئەمانە مەبەستم چی بوو ئەبێ ئەم کەلتورە کوردی خۆمان بێنینەوە ژن ئێستا بەم کەمە تەماشا دەکرێت ئەمە کەلتورێکی لە ڕاستیدا وەک دەڵێ هاور دەکراوە چەند پیاو شەهید بوو لە کوردستاندا پرۆسەی بەدناوی ئەنفال و ئەوانە ئەو هەموو ئافرەتە ڕووسور و ئەو هەموو ژنە ئازایانە چۆن ماڵ بەڕێوە دەبن چۆن ئیدارەی ماڵ دەکەن چەند کوڕ چەند کچ هەموو دامەزران ئێستا گەورە بوون هەموو پۆستی باڵایان وەرگر هەموو بوون بە شت کوڕکچەکان ئەو هەمووی ئەو ئافرەت و ژنانە بوون کە مێردیشی لە ماڵ نەبوو بە خێوی کردو توانی ئەوانە بە ڕووسوری و بە سەربەرزی پێ بگەێنێ ڕۆژهەڵات ناسەکان ناویان زۆرە چۆن کۆیان کەمەوە دەڵێ بچیتە هەر ماڵێک بەری 200 ساڵوە دەڵێ دەچیتە هەر ماڵێک ژن نبینی لە ماڵی عەرەب و لە ماڵی فارس و لە ماڵی تورک دەچیتە ماڵی کورد ئافرەت دێ بە خێراتنت دەکە هیچ ناترسێ ئافرەت دێ بە خێراتنی تۆ دەکە دەڵێ لە نێو کوردەواری خۆیاندا پیاوێک دەچێتە ماڵێک ئەوە قەدیم باز دەکە دەڵێ ئافرەتەکە دەڵێ فڵان لە ماڵێ فەرمویانش چایەکێ دەدات دەشڕوە ئەو حیف ئەو عادەتانە ئێستاکە نەماوە خەڵک هەمووی عادەتی هاوردە و چۆن ئەڵێشتی دوور لە ئەخلاقی کوردەواری هێناوە ئەوانە هەمووی بەڕاستی وەکو دەڵێ گۆڕانکاری بەسەر داهاتوە ئەرە داعش دوژمنی سەرێکی ئێمە نەبوو
داعش ئێمەی نەکوشت و نەیسووتاندین ئەرێمە شتەڕی داعشمان نەبوو ئەو داعشە کە حەشدی شعبی و کە جێشی عێراقی ئەچێ بە سەریانە دەبینی هەمیشە بەرەو کوردستان ژن و مناڵەکانی هات لەو ناوچانەی کە لەژێر دەستی داعش بوو نەماندی بە بەردەوامی ژن و منداڵ ڕەنگە پیاوەکانیان داعش بوو بێ دژی ئێمە شەڕی کردبێ بەس خۆی ئەمینە لەوەی ئەڵێ هەر مادام هەڵدێن بڕن بەلای کوردەکە جێشی عێراقی دەچێت بۆ حەویجە کەچی ژن و منداڵ هی حەویجە هەموو دێ بەلای کووردە بۆ چکە کورد پەلاماری ژنی خەڵک نادە ئینتیفازە لە جنوب کرا و لە شیمالیش کرا بە حسابی ئەوە واناڵێت لە کوردستان ئێمە ڕاپەڕینمان نەکرد سەر هەڵدان یخۆ لە باشووری عێراقیش کرا نۆ پارێزگا لە باشووری عێراق سەر هەڵدانی کرد ئێمەش لە کوردستانە لە چوار پارێزگا باش نییە لەوێ پەلاماری ئەو ژنانیانە دەوو ژنی بەعسیەکانە و نازانم چی لە کوردستانە ئەوەی سوپای عێراقیش بوو بە کورددەستی لێ نەدا مەگەر ئەوەی دام و دەستگا داپڵۆستێنەرەکانی حکوومەت بوو پێ کورد لەوەی داوە ئەمما کورد وتێتی ئەوە خێزان و ئەو کچی فلانە کەسیشە پلەی باڵاشی هەیە لە حزبی بەعس و ئەوانە کورددەستی بۆ ئافرەت نەبردووە مەبەستم چییە ئەمە گرنگە ئەم کەلتورە بێنینەوە جارێکی تر مەبەستم ئەوەیە جارێکی تر ئێمە بچینەوە سەر ئەو حاڵەتی کە ئافرەتی کورد چێ پێشمەرگی ژنی هەبووە ئەزانی پاش ئەوەی کەوا لە کۆبانێ و لەو ناوچانە ئافرەتی کورد ئەو شەڕە بێوێنە و کەمیۆنانەی کرد ئەزانی وەزارەتی بەرگری بەریتانیا خۆ ئەو ماوە دەوت بەریتانیا وەزارەتی بەرگری بەریتانیا بڕیاری دابوو ئافرەت و ژن لە سوپای بەریتانیا هەبن بەڵام نەچنە بەرەکانی جەنگ هێشتا لەو ئاستەنین لە بەری جەنگ بن کە ئەوەی کۆبانەی دی گوتی لە 2016ەوە دەست پێ دەکەین ئەگەر شەڕ بوو ئافرەتیش دەنێری نەبەرەکانی جەنگ کەواتە ئافرەت دەتوانێت کورد بوو بە سەرمەشقی ئەوەی کە لە جیهاندا بەریتانیا چاو لە کورد بکە بزانە ئافرەت دەتوانێت لە بەرەکانی پێشەوەی شەڕیشە شەڕ بکە بەستمەوە بوو مانە هەمووی مامۆستاگەر وەک کورتیەکی ژیبیتن بەڵام تێکستین دینی دەما تێگەشتنەکە شاش بووان تێکستە هەبیتن ئەو ژیناویتە بەربەست بۆ في دجاتيات قال أفراد بونمونا وللرجال عليهن درجة يعني للذكر مثل حظ الأنثيين يعني أفجي والله من أوانا ما مساي عيني بجي هشتو شو ما مساي عيني لخدمتي أنا أبم زور جار بيانم قلت من باسي فكري إسلامي لكم باسي فقهي إسلامي لكم لبروا أجر إيوا أو باسانا نكان خلقي ترديكه واشاك إيوا بيك وبشاشيش دي أرسطو بالي إما نزيكي يعني شلون الله زيادة ل 5000 مزقوت مانية 5000 ما مساي عيني مانية 3000 خطيب مان هي براسي كاري أوانا أو تفسيري آيات أنا بكن بجواني تفسيري فرمودة كان جوانی لێک دێنەوە ئێمە بەشی خۆمان لەو بارە زۆرمان ئیش کرد و زۆرمان کار کرد بەڵێ دەست خۆش مامۆستا دیسان هەلکەفتەکە دیژی هەیە کە هەلکەفتە سەڕۆژە جیهانیات دان عەمر و ساڵ بەچوویە ئەم چاوە سەردەریت گەلوێ چەندە هەبێت گرنگترین شت ئەوەی ئەمە یەکی دوازدەیە ئەوە 25 یازدە بوو ڕۆژی جیهانی بە ساڵاتچوان یەکی دوازدەیە ئەمەش پەیامێکی گەورەی لەسرە پەیامێکی گەورەی لەسەر لە قورئاندا لە قورئاندا تەماشا دەکەی خی گەورە زۆر جەختی کردۆ لەسەر ڕێزگرتن لە دایک و باوک ڕێزگرتن کۆکو بەشێکن لە دان عەمر و بە ساڵاتچوو ئیدی ئەوانی دیکەش بە هەمان شێوە هەروە لە فەرمودەشە ئەوە زۆر هەیە مامۆستایانی ئاینی دەتوانن ئاماژەی پێ بکەن لە خوتبەی ڕۆژی جومعە کە بە تایبەت ئەم بۆنەیە دەکەوێتە یەکی دوازدە لە ڕۆژی هەینی دەتوانن بایەخی زۆری پێ بدەن گرنگترین شت ئەوەیە نەتەوە یەکگرتوەکان وەختی ئەم ڕۆژەی دانا یەکی دوازدە بۆست بە ساڵاتچوان پەیامی ئەوە بوو کە بە ساڵاتچوان بڵێ بە ساڵاتچوون قۆناغی سێمی تەمەنە چۆن قۆناغی مناڵی تێ و قۆناغی هەرزەکاری و لاوی تێدی قۆناغێکی تر دەست پێکە پێی دەوترێ قۆناغی بە ساڵاتچوو ئەم قۆناغی بە ساڵاتچووە مانای ئەوەیە بە نەخۆشی تەماشای نەکەی بەو شێوازە تەماشایکەی قۆناغێک لە قۆناغەکانی تەمەنەوە ساڵەکەشی نەتەوە یەکگرتوەکان دیاری کردووە لە زائید 65 جایی لە 65 ساڵی بەرەو ژوور ئیدی ئەوە پێی دەگوترێ بە ساڵاتچوو بەڵام ئەم بە ساڵاتچووە دەتوانێت زۆر کاری تر ئەنجامدا پەیامی هەیە بنێتەوە یەکگرتوەکان بە ئێمە دەڵێ یادگا یان زاکیرەی کۆمەلگا ئەو بە ساڵاتچوانن یعنی بە ئێمە دەڵێ ئێوە گەر دەتانەوێت لە 100 ساڵ لەمەوە بەرتێ بگەن کەسێک ئێستا تەمەنی 90 ساڵ بێ گەنجێک دەتوانێت ینی هینێکی بۆدانێ ڕیکۆردەرێکی بۆدانێ و مۆبایلەکەی خۆی بۆ ڕاگرێ هەر ڕۆژی نیو سەعاتی قسەی لەگەڵ بکە یادی 100 ساڵ لەمە بەری بۆ ئەهێنێتەوە 90 ساڵ لەمە بەری بۆ هێنێتەوە دەتوانێت بیکە بە پەرتوکێ دەتوانێت بیکە بە کتێبێ دەتوانین بزانین ئەو ڕابردووە چی ڕوویداوە لە ڕوانگەی ئەم دان عەمر و ئەم بە ساڵاتچووە دەتوانێت بۆمان باس کات ئەگەر خەڵکی ئاکرێ خەڵکی هەر شوێنێکە خەڵکی هەولێرە سلێمانیە ئەو شوێنت بۆ باسەکە زاکیری ئەو شوێنە یادگەی ئەو شوێنی هەموو لە بەردەستای ئەمە نەتەوە یەکگرتوەکان پێمان دەڵێ ڕێزیان لێ بگرن ئەمە زاکیری موجتەمەع بە کوردی یادگەی کۆمەڵگەیە دوو
پێشتریش نەتەوە یەکگرتوەکان کوفی ئەنان سکرتێری پێشووتری نەتەوە یەکگرتوەکان دەیگوت وەکو ئەفریقیەک دەیگوت ئێمە پندێکی ئەفریقیمان هەیە دەڵێ کاتێ بە ساڵاتچوویەک دەمرێ کتێبخانەیەک لە نێو دەچێت یعنی بە چەمک و بە تێگەیشتنی ئەفریقیانەش دان عەمرو بە ساڵاتچوو یەکسانە بەچی یەکسانە بە کتێبخانە کتێبخانەیەکی گەورەیە ئێمە دەتوانین سوودی لێوەربگرین اینجا ئەمانە ئەزمونێکی گەورن ئێستا گەنجی ئەمە نییە دەڵێ بارودۆخ ناخۆشە و ئێستا کە بارودۆخوایە ئەگەر لە یەکێک بپرسێ وەکو گوتم گرانی سەردەمی گەورەی دیبێت و سەردەمی چلەکانی دیبێ و سیەکانی دیبێ بۆی باس بکات چۆن دەرباز بوو لەو ئەزمونە گەنجێک دەتوانێت سوود لە دان عەمرێک وەرگێ لە بە ساڵاتچوویەک وەرگێ بۆ ئەو مەبەستە ئەتوانێت چۆن دەڵێ بیکا بە پێشنگ بۆ خۆی بیکا بە قودۆ بیکا بە پێشنگ سوودی لێوەربگرێ مامۆستا ڕۆژێکە دیمە هەیە بژنێ ڕۆژە جیهانیان نەهێلانە کوێلاتیە چاوە ئبکردار یاد بکەینەوە وێ چەندەها لەوانت نافمەژیدا نەبیت ڕاستە پێشی ئەوە شتێکی گرنگ هەیە کە مەسلەی لە کوردەواریە ئەم یادە چۆن گرنگ بایەخی پێ لە کوردەواریە ئەم یادیدان عەمرو ساڵ عەمرا یعنی لە کۆمەڵگەی کوردەواری چۆن بایەخی پێ بدەین ئەوەشم لەلا زۆر گرنگە ئەمە نزیکی ناوبڕی بووین باش بە هەر ئەوە تەواوکەین ئەوش ئەوەیە کە لە ڕاستیدا دان عەمر لە کۆمەڵگەی کوردەواری و بە ساڵاتچوو لە کۆمەڵگەی کوردەواری زۆر گرنگە ئێمە چەند چەمکێک ڕاستکەینەوە یەکەم لە بواری ئەدەب و هونەر و گۆرانی و فۆلکلۆر شت ڕاستکەینەوە نەتەوە یەکگرتوەکان گوتی پیری قۆناغی تەمەنە عیب نییە کوردەواری پەندی پێشینانەکەی دەڵێ پیری و هەزار عیب ئەخە پیری و هەزار عیب یعنی تۆ ئیتر دەوام تر مردی تۆ نەمردووی ئەمە خاڵێکی زۆر سەرەکیە لە پیری هەردەم نمونە لەوازیت نمونەی لاوازیە دەڵێ پیری و هەزار عیب یا مەسەلەن کابرایەک تۆ دەبینی من ئافرەتم دیوە مەسەن بە 80 ساڵی ئامادەی دەخوێنێ لە فنلەندە دەڵێ ئێستا مەجالم هەیە دکتۆرە ئەخوێنێ باش نییە لای ئێمە دەڵێ ئەهۆ بە پیری چۆ بەر هەویری بە پیری دەچێ بەر هەویری ئاخر وان نابێ ئەمانە دەبێت ڕاستکەینەوە وانە پیری چییە 65 ساڵی پەندی ئەڵمانی چ دەڵێ ژیان لە دوای 65 دەست پێ دەکە بۆ چونکە تۆ لە 63 دیتە خانە نشین بوون اینجا ژیان بۆ خۆت دەژی تا ئێستا هەر بۆ منداڵ ژیاوی تۆ اینجا بۆ خۆت دەژی خاڵێکی تر هەیە لە کۆمەڵگەی کوردەواری بایەخی پێ بدەین بەشێک لەدان عەمرو بە ساڵاتچوو خانە نشینەکانن خانە نشین زۆر مافی خوراوە لە کۆمەڵگەی ئێمە بەهۆی خانە نشینی ساختەوە خانە نشینە ڕاستەقینەکانش موچیان دو ئەکەوێت موچەی خانە نشینەکانش بە جوانی نادرێ ئەبورێنەوە لە ڕیزگرتنە ئەبێ ئەوانە کارتی موچەیان بۆ بکرێ یا بە ئەلکترۆنی وەریگرن یا بۆیان ببرێتە ماڵەوە نابێ بێن لە ڕیزا بۆستن لە سەرما و لە گەرما ببورێنەوە لە ڕێگەی دوورەوە پارە سەرفکەن بەڕاستی خانە نشینی ڕاستەقینە خانە نشینی ڕاستەقینەی بەتەمەن لە وڵاتی ئێمەدا زۆر مافخراوە دەبێ ئەو بەڕاستی مەسلەیەکە ینی لە ڕووی ئاینی گوناهە لە ڕووی یاساییش کارێکی زۆر خراپە ئەمە هەمووی لە ڕاستیدا پێمان دەڵێ کە زۆر گرنگە بە ساڵاتچووش دان عەمریش بایەخ بەخۆی بدە احتیمام بەخۆی بدە نەڵێ من مردم نەڵێ من ئیتر هیچم پێ ناکرێ خانە نشین دەبی لە وەزیفە بەس خانە نشین نەبوویتە لە ژیان ڕاست دەستخۆش مامۆستا دەمێ ناوبڕێکی هاتی و دێزڤنە سەرمژارە کوێلاتیە جیهانی و پشتی وێ ناوبڕێ درێژە پێدانە پێدەین بینارێن بەڕێز بهێن ڤەدانەکە کورد و دهێنە خزمەتە وێن بەڕێز تەماشەوانên خوشتەوی جاردن سەڵاف بەردەوامین گەل ڤیتەوەرەیت گەل مامۆستای و بەحسا ڕۆژە جیهانیان نەهێلانە کوێلاتیە چاوە ئەبکردار یاد بکەینەوە مامۆستا بەڵێ نەتەوە یەکگرتوەکان ڕۆژێکی جیهانیشی داناوە بۆ مەسلەی قەدەخەکردن کۆتایی هێنان بە کۆیلایەتی بریتە لە 2/12 هەموو ساڵێک 2/12 واتە 2 دیسەمبەر 2 کانونی یەکەم 2/12 هەموو ساڵێک ئەم یادە بۆ ئەو ڕۆژەدانراوە ئەمە بەڕاستی کارەساتێکی یەکجار گەورەیە ئەگەر لە ڕووی هەموو ئاینەکان تەماشاکەی خودای گەورە ڕازی نەبووە جگە لەوەی مرۆڤەکان کە خۆی دروستی کردو مرۆڤەکان وەکو دەڵێن خوددا دەپەرستن ناوێ بەندەی کەسی دیکە بن لە ڕاستیدا بەداخەوە لەم سەردەمەی کە ئێستا پێی دەوترێ سەردەمی مافی مرۆڤ ILO ڕێکخراوی جیهانی کار پێمان دەڵێ نزیکەی 40 ملیۆن ئینسان کۆیلەیە ئێستا لەم دنیاە لەسەر ڕووی ئەم زەویە ژمارەی کۆیلە 40 ملیۆنە کۆیلە بەمانای کۆیلە یان یەکێک کڕیوێتی و خاوەنێتی بۆیە زۆر گرنگە ئەمە ئاگداری بین ینی نزیکەی ئەم 40 ملیۆن ئەمە کۆیلێ بە تەواوەتی هەندێک شێوازی تریش هەیە پێمان دەڵێ کۆیلایەتی شێوازی تریشی هەیە بۆ نمونە هەر ڕێکخراوی کاری جیهانی ڕێکخراوی جیهانی کار پێمان دەڵێ
کە نزیکەی 29 ملیۆن ئافرەت 29 ملیۆن ئافرەت ئێستاکە کۆلایەتی سێکسی پێوە دەکری ئەو چۆ بە وڵاتێکی تر بەنیازی ئەوە بۆ وەکو لاجی ئەو پەنابەر بڕوە ئەو باندی قاچاغ و مافیایانە دەیانگرن و کۆلایەتیان پێ دەکەن کەمە ساڵ بە ساڵ لە ئەوروپا لە ژێرزەمینەکانە لە شوێنە نهێنیەکانە لە شوێنە دوورە دەستەکانە ئەدۆزرێتەوە سەدان ئافرەت کۆلایەتی سێکسیان پێوە دەکرێت لەم سەردەمی کە پێ دەگوترە سەردەمی مافی مرۆڤ 152 ملیۆن ڕێکخراوی کاری نێودەوڵەتی ILO دەڵێ 152 ملیۆن منداڵ ئیشی پێ دەکرێت کاری پێ دەکرێت کە ئیشی زۆر قورسیان پێ دەکرێت کە بە پیاو ناکرێت ئەو منداڵانە کاری زۆر قورسیان پێ دەکەن ئەوە جۆرێکی لە بە سەتەلوان کۆیلا وەک شاگردێک و بەرهوستای نەتەوە یەکگرتوەکان وا دەڵێنێتەوە یەکگرتوەکان دەڵێ کۆیلایەتی وەکو بڵێ پلەی هەیە پلەی یەکەمیان ئەوەیە کە خەڵک دەکردن و دەفرۆشن دەکردن و دەفرۆشن لەم ڕۆژانە کەناڵی CNN ئەمریکی دوینی راپۆرتێکی بڵاو کردەوە ئەو خەڵکەی لە ئەفریقیاوە سەر دەکەون دەگەنە لیبیا لە لیبیا بە پاپۆر و بە کەشتی دەبێ بچن بۆ ئیتالیا دەوێت ئیتالیا دەیانگەڕێنێتەوە کە دەیانگەڕێنێتەوە لە لیبیا باندێکی مافیایی دروست بووە دەیان فرۆشێ ئەوە ڕای گرتووە دەڵێ مە فلانی کوڕی فلانە ئەو وێنەکەی بە ڤیددیو ببینە فلانی کوڕی فلانە ئەمە ناوی ئەوەیە ئەمە تەمەنی ئەوەندەیە ئەمە چەپ دەیکڕێ یەکێک دەڵێ بە 800 دیناری لیبی دیناری ئەو دەڵێ 900 ئەو دەڵێ 1000 ئەو دەڵێ 1100 1200 بە 1300 دەیفرۆشن فرۆشتن جلای ئەوانیش تشتێکی یاساییان خەرقی یاسایە لە هەموو دنیا خەرقی یاسایە مەبەستم ئەوە بۆ ئەم دنیاە زۆر زۆڵمی تێدا دەکرێت ئەم خەڵکە کە دەچێت بە ناوی پەنابەر و خۆداداتە دەستی مافیاکان و خۆداداتە دەستی ئەو جۆرە کەسانە زۆری ئاوا دێنە ئەوەنجە گرنگە بزانین دنیا شامی شەریف نییە 40 ملیۆن کەس بەم شێوازە دێنە فرۆشتن و بەو شێوازانە من ئەنج دەڵێ هەر کارێک جۆرێکی تر لە کۆیلایەتی ئەوەیە هەر کارێک بە زۆر بە خەڵک بکرێ و ئارەزوومەند نەبێ جۆرێکە لە کۆیلایەتی هەر بە شودانی کچێک کە بە ئارەزوومەندانە نەبێ و ڕەغبەتی خۆی لەم بێ بە زۆر بدرێ بەشوو چییە جۆرێکە لە کۆیلایەتی شتێکی تر لە دنیادا هەیە کە پێی دەگوترێ ینی لە هندستان بۆ نمونە هەیە لە وڵاتانی دیکەی لە هندستانیش هەیە پیاوێک دەمرێ ژنەکەی وەکو میرات دەدرێتە کە سوکاری پیاوەکە یەکێک لەو پیاوانی کە سوکاری هەڵی دەگرێتەوە دەبێ بە خێزانی ئەو کۆیلایەتیە ئەو کۆیلایەتیە یەکێکی تر ئەوەیە کە لە ڕاستیدا پیاوێک قەرزی کردووە پارە نییە قەرزەکە بداتەوە دەیکەن بە کۆیلە دەڵێ دەبێ ئیشمان بۆ بکەی لە بری ئەوەندە قەرزێکەوە لەسەرتا ئەوەندە ساڵ دەبێ ئیشمان بۆ بکەی ئەو هەر جۆرێکە لە جۆرەکانی کۆیلایەتی منداڵ دەبن شەڕی پێ دەکەن منداڵی 12 ساڵ و 13 ساڵ دەبن چەکی دەدێنێ و شەڕی پێ دەکەن و لغمی پێ دەتەقێنەوە ئەوە جۆرێکە لە جۆرەکانی کۆیلایەتی کە بە منداڵ دەکرێت بازرگانی کردن بە مرۆڤەوە چه ئافرەت بێ کە زۆریشی ئافرەتە نەتەوە یەکگرتوەکان پێمان دەڵێ ئەو ڕێژەیە لە 99 کۆیلایەتی سێکسی بە ئافرەتان دەکەن ئەمەش جۆرێکە لەو جۆرانی کە لە ڕاستیدا پێمان دەڵێ بازرگانی کردن بە مرۆڤ کۆیلایەتیە دەبن گورچی لی دەفرۆشن دەڵێن ئەمە پارە دەکا بۆ نمونە ئەمانە هەمووی پێی دەوترێ چۆنەڵێ جۆرێک لە جۆرەکانی کۆیلایەتی سەراستی جیهانی مامۆستا بەڵام سەر ئاستی مە وەک کورد هەیە لە ئاستی کووردا زۆر گرنگە لە ئاستی کووردا زۆر گرنگە ئاگادار بین کە ئێمە ئەمڕۆ لە کوردستانە خەڵکی خزمەتکاریەکە کارێکە تەبیعی و ئاساییە وەکو وەزیفەیەک کۆمپانیەکان دایانهێنن زۆر گرنگە خەڵکی کوردەواری ئەخلاقی کوردەواری بپارێزن ڕەوشی کوردەواری بپارێزن نەرمونیان بن چاک بن کە زۆربەی ماڵەکان باشن شکر لەگەڵ ئەم خزمەتکارانە کەشخەیان پێوە نەکەن وەکو عەبدنیان هێن بەو شێوازە بیانهێنن بیانجێڕن بە بازارە بۆ ئەوەیشتی قورسیان پێ هەڵگرن وانە دەست درێژیان نەکەنە سەر بە مناڵ و بە کوڕ و خەڵکیان بڵێن جوان ڕەفتاریان لەگەڵا بکەن ئەمانە خەڵکیان هەیە خزمیان هەیە مێردیان هەیە مرۆڤیان هەیە هەستیان هەیە هاتوون لێرە ئیش دەکەن ئەمانە کار دەکەن ئەمە کۆیلە نین ئەبێ بەم چاوانە تەماشا بکەین جوانە دەست خۆش مامۆستا دیسان بەدوێت بزانین پەیامە ڕۆژە جیهانیە خوددانین پێتەویەن تایبەت چیە مامۆستا بەڵێ نەتەوە یەکگرتوەکان 12 هەموو ساڵێکی کردو بە ڕۆژی جیهانی بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت زۆر گرنگە بزانین ئێمە خاوەن پێداویستی تایبەت بۆ دروست دەبێ خاوەن پێداویستی تایبەت چییە دەڵێن کەسێکە ئەندامێک لە ئەندامەکانی کارناکە ئەندامێکی لە شیوانە مادام کارناکەمە یا زگماکە لە منداڵی وا دروست بووە یان دروست بووە بەهۆی ڕووداوێکەوە دروست بووە لێرەوە ئێستاکە زانست پێمان دەڵێ خوا سوبحانەوە وتەعالا کاری جوان دەکات خوا سوبحانەوە وتەعالا هەموو کارەکانی جوانە قەدیم کە یەکێک بە زگماکی لەدایک دەبوو دەیانگوت ئەوە هەر خواوا دروستی کردووە بە جێڕی و بە شەلی و ئەیانگوت نابینایە و نابیستێوە ئەو کات ئێستا بۆمان دەرکەوت
ئێستا جگە لەو فەحسی خوێنی کە جاران فەحسی خوێن و پشکنینی خوێن نەبووە ئێستا دەیکەن ئەو یەکێکە لەو هۆکاری کە بێتە مای ئەوەی کەوا لە مناڵدانی ئافرەتدا ئەو منداڵە نابینا بێ نابیست بێ ئەو منداڵە تووشی جێڕووگەڵی تەندروستی هۆکاری تەندروستی هەیە لە دوای ئەوە باسی RH و ئەوانە دێ لە دوای ئەوە ئێستاکە کۆمەڵێک پشکنینی دیکە هەیە دەیسەلمێنێ کە ئەو باوکو دایکە بەو نەخۆشیی کە هەیەە منداڵیان ببێ منداڵەکەیان ڕاست دەرناچێ دوای مەیخەنە سەر خوددا مەڵەن خودداکاری وای هۆی خزمەتیەوە لە نزیک خودداکاری جوانەکە خودداکاری ناشرینی نەکردووە هەتا تەنانەت منداڵ هەیە لە منداڵدانی دایکە لە مانگەکانی یەکەمە عیبی نییە بە هەڵە ئەو دایکە حەبێک دەخوا بە هەڵە ئەو دایکە دەرزیەک لێ دەدا ئەو دەرزیە دەبێتە مایی تەشویحکردن و ناشرینکردنی ئەو منداڵە دوای ئەوەی کە لە دایک دەبێت دەڵێت چی بکەین لەگەڵ خوا دەسەڵاتی خوامانیە خواوای کرد خواوای نەکردووە ئەمە زۆر گرنگە پزیشکەکان ڕوونی بکەنەوە بۆ خەڵک کە خوددا کاری جوان دەکات پێغەمبەر فەرمووی ئین الله جەمیل یحب الجەمال ئەم شتانە نەخەنە سەر خوددا با بچن پشکنین بکەن فەحەس بکەن بزانن ئەم کارە وایە بەم شێوازە هۆکارێکە بۆ شتێکەوە لەقەت خەلقنا الئینسانە فی ئەحسەنی تەقویم ڕاستە ئیشکالێکی تێنیە هیچ تێدا نییە بەڵێ ڕاستە جا لێرەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەشی دووەمەکەی هەندێک کەس بەهۆی ڕووداوە وای لێ دێ مادام بەهۆی ڕوودا وای لێ دێ ئەبێ بە کۆمەلگەی خۆمان بڵێن بە چاوی کەم تەماشای بە چاوی کەم تەماشای خاوەن پێداویستی تایبەت مەکەن بۆ خوانەکە لە هەر ڕووداوێکە ڕووبدا ئێمە ئەبین بەکەمەندە ئەڵێ یعنی ڕۆژانە هەموو ئەوانەی هەموو ئەندامیان تەواوە بەهۆی ڕووداوێکەوە لەوەی ببنە کەم ئەندام با لە ئێستەوە بزانن خەمی کەم ئەندام خۆن کەم ئەندام چۆن دەبێ و چۆن نابێ و چۆن ئەمانە ئەرکێکی ئینسانیە ئەرکێکی ئینسانیە کە بەدەمی کەم ئەندامەوە بی اینجا بزانین کەم ئەندام کە ئەم مستەڵەحەشمان داهێنا منیش گوتم ئێستاکە بە هەڵەیە کەوتم هەڵام کرد کەوان گوت ئەبێ بڵێن خاوەن پێداویستی تایبەت بۆ چونکە کەم ئەندام نییە کەم ئەندام هەڵەیە من نابێ ئەوانش ئەبێ ڕازی نەبن بەخۆیان بڵێن کەم ئەندام ئەبێ بڵێن خاوەن پێداویستی تایبەت عەرەب دەڵێ ذەوی الاحتیاجات الخاصة یعنی ئەگەر من تەنها بەدەستی چەپە ئیشەکەم کە بەدەستی چەپە ئیشەکەم و زۆر کە چەپەوانەیە لە نووسین ئەو دەرگایانی کە بۆ ڕاستە کراوە بۆ زەحمەتە بۆ من بکرێت لەوێ دەبم بە خاوەن پێداویست تایبەت لەبەرەوە زۆر گرنگە ئاگاداری ئەو خاڵە بین کە زۆرێک لە هەڵکەوتوان و دەرکەوتوەکانی دنیا خاوەن پێداویستی تایبەت بوون سەرۆکەکانی ئەمریکا خاوەن پێداویست تایبەت بوون بتۆڤن خاوەن پێداویستی تایبەت بووە ڕۆزڤلت خاوەن پێمانە هەمووی بەڵێ مام سادیسان ڕۆژێکدن هەیە بژن ڕۆژە جیهانیە کاری خوبەخشیە دوێ ڕۆژە هەدا مامۆستا چ بکەین چ پەیامێک ناودا هەیە کاری خۆبەخشی نەتەوە یەکگرتوەکان 5/12 هەموو ساڵێکی کورۆتە ڕۆژی جیهانی کاری خۆبەخشی ئەم کاری خۆبەخشیە لەوە سەرچاوی گرتووە کە مرۆڤ کار دەکا پیشەی هەیە موچەیەکی هەیە لە پاڵ موچەکەی خۆی دەحەز دەکات هەندێک کاری شکا بە خۆبەخشی یان خانەنشین بووە موچەی خۆی هەیە حەز ناکات دابنیشێ وەکو لە باسی دان ئەمڕوو بە ساڵات چۆ باسمان کرد حەزەکە هەندێک کار بکات لە پێناوی چۆنەڵێ خۆشگوزەرانی مرۆڤایەتیدا اینجا زۆر گرنگە ئێمە لە کۆمەڵگەی کوردەواریدا کە ئەم یادە دەکەینەوە 5/12 هەموو ساڵێک ناوی ساڵ ڕۆژی جیهانی کاری خۆبەخشیە زۆر گرنگە لە کۆمەڵگەی کوردەواری باش لی تێبگەین بەداخەوە لە کۆمەڵگەی کوردەواری لە کاری خۆبەخشی هەندێک جار ئیستیغلال دەکرێت ئەم گەنجانەمان پێویستە بزانن کاری خۆبەخشی بەو مانایە نییە جارێک و دوان و سیان و 4 و 5 و هەر ڕێکخراوێک بانجیان دەکا و هەر ڕێکخراوێکی بیانی بانجیان دەکا و کاری خۆبەخشیان پێ دەکا و دایانێرێتەوە بۆ ماڵەوە کاری خۆبەخشی لە ئەوروپا مانای هەیە کاری خۆبەخشی لە ئەوروپا دەبێت تۆ موچەیەکت هەبێت پشتی موچەکەت هەندێک کار دەکەی بە خۆبەخشی ئەوە چۆن دەبێتە خۆبەخشی مامۆستاکەر موچەژی هەبیت موچەی خۆت ناتۆ ئێستا تۆ موچەت هەیە تۆ کارێک هەیە ئەیتێکی ینی ئیضافی سەر کاری خوب کارێکی خۆبەخشی بکەیت تۆ هیچ وەزیفەت نەبێت تۆ بێکاربی لە ماڵەوە نان نەبێ بیخۆی موچەیەکت نەبێ و دینارێکت نەبێ هیچ ئیشت نەبێت جوانە من بە تۆ هەموو ڕۆژە لەم وەرە کاری خۆبەخشی بکە ئەوروپاوان نییە لە کۆمەلگەی ئێمە گەنجان تووشی بۆیە حەزیان لە موشەیە نییە ئیشی نییە تەنانەت شتێکی پێی دەڵێن بەشی گیرفان یعنی چی گەنجێک لە ماڵی خۆیەوە بە تەکسی خۆی دێ بۆ چالاکیەک خۆشی بە پارەی خۆی دەڕاتەوە ئەوەی هەردوو سەر پارەی سەرف کردووە پێی دەڵێن وەرە فلانە شۆن پاک دەکەینەوە دوای هیچ ئەمە زەرەری کرد کاری خۆبەخشی وانە بۆیە کاری خۆبەخشی چەمکەکەی ناشرین بوو لە کۆمەڵگەی ئێمە ڕێکخراوێک پارەی وەرگرتووە ڕێکخراوەکە پارەی وەرگرتووە چالاکی دەکا بە خەڵک دەڵێ وەرن بۆ کاری خۆبەخشی پارەی ڕێگەکەشیان ناداتێ ئەم گەنجەش بێکارە کاری خۆبەخشی هی بێکار نییە کاری خۆبەخشی بۆ بێکار نییە جوانە کاری خۆبەخشی بۆ کەسێکە ئەوروپا سۆشیالی نییە
ئەگەر یەکێک بێکار بێت چی ئەداتێ سوسیالی ناداتێ سوسیالێ داتێ شوێنێ بۆ نیشتەجێبوونی هەیە دوای ئەوە ئەم کوڕە ئەم کچە پێی خۆشە کارێکی خۆبەخشیش بکە بۆ ئینسانیەت جوانە بەڵام خەڵکی ئێمە تەعین نەبووە موچەی نییە سوسیالی نییە پارەی کرێی ڕێگەی نییە هەر دەقەبانجەکەن ئەڵەن وەرە بۆ کاری خۆبەخشی ئەمە نابێت گەلێک جوانە مامۆستا دیسان ڕۆژە جیهانیا فڕووکەوانیا مەدەنی چ مفا ژێوەر بگرین ئەدوێ ڕۆژە هەدا ئەمە زۆر گرنگە کە نەتەوە یەکگرتوەکان ڕۆژی حوتی 12 بەێ حوتی 12 کردو بەم یاد ئەم یادە بۆچی باسیکەین گرنگە بۆ ئێمە گرنگەکەی بۆ ئەوەی ئەمە دوو فڕۆکەخانەمان داخراوە دوو فڕۆکەخانەی ئێمە لە هەرێمی کوردستاندا داخراوە لەلایەن عێراقەوە باشە زۆریش گرنگە شتێکی تر تازەیە هەر بیری حکوومەت و ڕێکخراوەکانی بخەمەوە حکوومەتی عێراق بۆ دوو فڕۆکەخانەکە ئێمە داخستووە دەڵێ ئەو مەسرفەی ئەو پارەی ئەو بودجەی کەوا دێتە ئەم فڕۆکەخانانە دەبێ بزانین و ئێمە مۆزەفی فیدرالی بنێرێنی ئێرە و بزانین چەند نەکاو چەند ناکات و بچێتەوە سەر خەزینە با کوردستان بزانێ با سلێمانی و هەولێرش بزانن لەم ڕۆژانە عەبادی بڕیارێکی دەرکرد لە دوو هەفتە لەمەوبەر گوتی فڕۆکەخانەی نەجەف دێتە داخستن بۆ گوتی ئەو پارەی کە لەوێ دێتە دەست نازانین بۆ چۆ دەڕوا دەبێ بێتەوە بۆ حکوومەت ئەنجومەنی پارێزگای نەجەف شکاتیان کرد چیان کرد گوتیان ئەو فڕۆکەخانەیە بە پارەی نەجەف خۆی دروستمان کردو ئەو پارێش دێتەوە ئەنجومەن بڕیاری لێ دەدا چۆن سەرف کرێ عەبادی سەرۆکوەزیرانی عێراق پەشیمان بۆ لەو بڕیارەی فڕۆکەخانەی نەجەفی دایە و دەستی نەجەف ئەی باشە بۆ هەولێر فڕۆکەخانەی هەولێر لە بودجەی هەولێر دروست کراوە لە بودجەی هەرێم دروست کراوە فڕۆکەخانەی سلێمانی لە بودجەی سلێمانی دروست کراوە ئەبێ هەرێم بە عەبادی بڵێ وەکو نەجەفت تەسلیم کردەوە چونکە بە بودجەی نەجەف دروست کراوە فڕۆکەخانەی هەولێر و سلێمانیش بە بودجەی هەرێم دروست کراوە لەبەرەوە ئەو مافەت نییە ئەوە باسێکە حکوومەت ئەبێ بیزانێ و بیکا بن مەبەستم چی بوو مەبەستم ئەوە بوو لە ڕووی ئینسانی کاتێکە لە ساڵی 1944 لە شیکاگۆ 54 دەوڵەت کۆبوونەوە بۆ دامەزراندنی وەکوشۆن لە ڕێکخراوێک بە ناوی ڕێکخراوی فڕۆکەوانی نێودەوڵەتی ڕێکخراوی فڕۆکەوانی نێودەوڵەتی کورتەکەی پێی دەڵێن ئیکاو لە دوای تێپەڕبوونی 50 ساڵ بەسەر ئەو یادەدا لە 1994 بڕیاردرا ڕۆژێکی جیهانی هەبێ بۆ فڕۆکەوانی مەدەنی کە حوتی دیسەمبەر حوتی 12 هەموو ساڵێکە نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 1996ەوە ئەم یادە دەکاتەوە لە دیباجەی ئەو ڕێکخراوی فڕۆکەوانی مەدەنی جیهانی ئیکاو داهاتووە لە دیباجەکە چۆن ئێمە دەڵێن دیباجەی دەستور لە دیباجەی دەستورە ئەڵێ حوتی 12 هەموو ساڵێکمان کرد بە ڕۆژی جیهانی فڕۆکەوانی مەدەنی بۆ لەبەر ئەم خاڵە یەکەم هێنانەدی و هێشتنەوە ئیجاد و ئیبقا هێنانەدی و هێشتنەوەی پەیوەندی نێوان مرۆڤایەتی و بەشەریەت بەگشتی چونکە بەهۆی فڕۆکەوانیەوە ڕێگەکان نزیک دەبنەوە مرۆڤایەتی لەگەڵ یەکدا پەیوەندی دروست دەکەن ئەم داخستنی فڕۆکەخانەی هەولێر و سلێمانیە پێچەوانەی دیباجەی ڕێکخراوی فڕۆکەوانی مەدەنی جیهانی ئیکاو خۆیەتی هەر ئەو دەڵێ لە ئەنجامی ئەمەی کە ئەو ئامانجانی هەمانە ئەبێت گەشە پێدانی مرۆیی گەشە پێدانی ئابووری گەشە پێدانی چۆن دەڵێ کۆمەڵایەتی دروستە بێ دەڵێ فڕۆکەوانی مەدەنی باشترین و گەورەترین تۆڕی ڕاستەقینەی دروست کردووە بۆ پەیوەندی مرۆڤایەتی لە نێوان ئینسانەکان لە هەموو سەرتاسەری دنیا ئێدەی کە ئێمە حوتی 12مان لە پێشە با ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە حوتی 12 بچنە بەردەمی UN پێی بڵێن ئەوە دیباجەکەیە ئەوە ڕۆژی ساڵ ڕۆژەکەیە ئەوە فڕۆکەخانەکەی ئێمەیە بە پارەی هەرێم دروست کراوە دەبێت بێتە کردنەوە ئەم سەدەمی بەرەودماهیەکی تو بەدوێتن پرسیارەکە گرنگژی ئاڕاستەی جانابێتە بکەین ئەرێ ڕوولی کووردا چییە مامۆستا ji بوو داهێنانە بوونین جیهانی ئەف بوونین تە ئاماژە پێکری سڵال ئەم وەک کورد مەچ داهێنان هەبیتن ئان ئەم چاوینە ڕاستە هەر بۆنەیەک لەم بۆنانێکەوە ئێستاکە بۆ بە ساڕ ڕۆژی جیهانی زۆر گرنگە ئێمە مەسەلەن دەورمان هەبێت لەوەی بۆنەکانی خۆمان نەدزرێ ئێمەش وەکو کورد بە مێژووی ڕابردوومانە زۆر لاپەڕی گەشتمان هەیە دەتوانین ئێمەش بیکەین بە ساڕ ڕۆژی جیهانی چکە ساڕ ڕۆژی جیهانی لەکوێوە دێ سەرەتاکەی لۆکاڵیە لە شوێنێکەوە شتێک دروست دەبێ دوای ئەوەندە ئەو شوێنە کاری لەسەر دەکا و کاری لەسەر دەکا و کاری لەسەر دەکا تا وردون دەبێتە ڕۆژێکی جیهانی بەداخەوە نەورۆزمان هەبوو نەتەوە یەکگرتوەکان لی دزین نەتەوە یەکگرتوەکان چوو نەورۆزی کردە شتێکی بۆنەیەکی زۆر جیهانی لە کاتێکدا لەسەر تاسەری جیهاندا کەس هەتا لە ئێرانیش وەکو کورد یادکردنەوەی نەورۆز وەکو کورد نییە بە تایبەتمەندی خۆی تایبەتمەندیەکی هەیە لە لای کورد لە لای ئێرانیش نییە کەچی هەموو سەرۆکەکانی ئەمریکا پیرۆزبایی بۆ ئێرانە نێرن ساڵانە
نەتەوە یەکگرتوەکانیش کردی بە جیهانی و بردی بۆ سەرتاسەری دنیا لە کاتێکان نەورۆزی کوردان جیاوازە لە ویدی جا مەبەستم چی بوو مەبەستمەوە ئێستا من لە وەرزێکا دەژین قسە دەکەین لە وەرزی زستاندا قسە دەکەین ئەم وەرزی زستانە کورد تایبەتمەندیەکی خۆی هەیە کە دەکرێت وەکو بکرێت بە ڕۆژی جیهانی ئێمە لە درێژایی مێژوو چۆن دەوڵەتی ئەیوبیمان هەبوو دەوڵەتی دۆستەکیمان هەبوو دەوڵەتێکمان هەبوو لە سەردەمی عەباسیەکانە بە ناوی دەوڵەتی دۆستەکی ئەو کاتێک کە عەباسیەکان لاواز بوونا کورد بۆ خۆی وەکو چۆن ئەڵێ شتێکی دروست کردووە ئەو کات پێی گوتراوە دەوڵەتی مەڕوانی هەندێک پێیان گوتووە دەوڵەتی دۆستەکی لە میلادی ئێمە چەندین ئێستاکە 2017 ئەو دەوڵەتە لە چەند دروست بووە لە 1982 میلادی هەتا 1986 میلادی یعنی چەند ساڵ 4 ساڵ ئەوە هیدی کردو وەک چۆنڵێ فەرمانڕەوایی کردو ڕئیسی بەرچاوی ئەم دەوڵەتە سەرۆکی بەرچاوی ئەم دەوڵەتە بریتی بووە لە نەسرەت دەولە لەقەبەکەی نازناوەکەی نەسرەت دەولە بووە کە بریتی بووە لە ئەحمەدی کوڕی مەڕوانی کوڕی دۆستەکی کوردی ئەمە ئەوەندە ساڵە کە حکمی کردووە و فەرمانڕەوایی کردووە دەوڵەتەکەی ئەم پایتەختەکەی میافارقین بووە میافارقینی باکوور اینجا ئەم سنوورە ماردینی تیا بووە دیاربەکری تیا بووە سرتی تیا بووە چۆن دەڵێ بەتلیسی تیا بووە بەشێک لە موشی تیا بووە بەشێک لەوانی تیا بووە بەشێک لە ئۆرفەی تیا بووە بەشێک لە موسڵیشی تیا بووە ئەمە سنووری ئەو دەوڵەتی دۆستەکی بوو ئەگە بچیتە سیر ئەعلام النوبەلا کتێبی سیر ئەعلام النوبەلائی ئیمامی ذەهەبی لەوێ باسی ئەم ئەحمەد بن مەڕوان بن دۆستەک کوردی دەکە دەڵێ پیاوێکی باش بووە پیاوێکی چاک بووە پیاوێکی دەوڵەمەند بووە پارەی زۆر بووە ئیمکانیاتی باش بووە دەڵێ داهێنانێکی کردووە تایبەتمەندی خۆیەتی ئەو داهێنانە چییە؟ نووسیوێتی ئەڵێ وەکانە من کەڕەمیهی لە بەخشندەیی ئەم سەرۆکی دەوڵەتی دۆستەکی کوردیە نەسر دەولە ئەحمەدی دۆستەکی کوردی چی بووە؟ وەکانە من کەڕەمیهی یەبذور القەمح من الأهراء للطيور بە کوردی ئەڵێ لە بەخشندەیی ئەم خاوەنی میافارقینە خاوەنی دەوڵەتی مەڕوانی دۆستێکی کوردی شتێکی داهێنا چی بوو ئەویش ئەوە بوو کە شتێکی دروستە کردیان بە زمانی ئەو سەردەمی عەرەبی پێی دەڵێن ئەهرا وەکو ئەهرام یعنی قولە یعنی سایلۆ شتێکی دروست کردووە کەوا چی تیا ئەپارێزێ هی دەوڵەت گدانەوێڵە و گەنم و جۆی دەوڵەتی تیا ئەپارێزن عەرەب پێی دەڵێ سەومەعە بەری ئەوەی سەومەعە بێ پێی گوتراوە ئەهرا یعنی لولێ و دەچێت بەسە پێی دەڵێن سایلۆ ئەوە حافظی زەهەبی دەڵێ لە بەخشندەیی ئەم سەرکردە کووردە و ئەم سەرۆکە کووردە ئەوە بوو لە فەستی زستاندا تەماشای دەکرد خەبەری پێگەیشت کە خەڵک دەچێت بەفر دەبارێ تەیرەکان هیچ نییە بیخۆن خەڵکیش دانیان بۆ فرێدەدا گەنم و جویان بۆ فرێدەدا ئەوانش کە دێن بخۆن ئەوانش ڕاوی دەکەن گوتی نابێ وابێ من الأهرائی یعنی چی یعنی لە سایلۆکانی خۆیەوە دەیکردەوە گەنمی بەسەر بەفرو ئەو سەهۆڵانەیە تەوزیع دەکرد حتا زستان تەواو دەبوو بۆ ئەوەی نێنە ڕاوکردن بتوانن لەو گەنم و جۆیە بخۆن کەەوە ئەم بۆیانی دەدا ئەوە ئێستا بۆ بە عادەتێک لە تورکیاش دەکرێت هەندێک دەڵێن ئەوە هی تورکیایە ئەوە هی دەوڵەتی دۆستەکیە کاتی مامۆستا ئەگەر زبڕینە خاڵەکە پێشی کە مەدڤیا گرنگی بدەینەوێ خاڵەها وەک تاکێ کورد ڕاستە چەوە مفای ژوان جوورەبوونین جیهانی وەربگرین ڕاستە زۆر گرنگە مەسەرەن وەکو کورد سوود لەم بۆنانە وەرگرین ئەسەیەکە لەو بۆنانی کەوا وەکو کورد ئەتوانین سوودی لێ وەربگرین هەموو ئەمانە باسکەینەوە کەم باسی سەرئاستی تاکی و سەرئاستی گەلی خاوەن پێداویستی تایبەت مەسەن لە باسی ئینا گوتمان لە باسی دان عەمر و ئەوانە گوتمان لەبێ فۆلکلۆری خۆمان ڕاستکەینەوە ئەبێ ئەدەبیات و شیعرەکانمان ڕاستکەون نەڵێن پیری وەزار عیب نەڵێن بە پیری دەچێ بەرهەویری بە هەمان شێوە بۆ خاوەن پێداویستی تایبەتیش کۆمەڵێ دەستەواژەی خراپمانێ دەبێت چاچیکەینەوە دەبێ چۆن دەڵێ ڕاستیکەینەوە وەکو ئەوانە مەسەلەن ئێستا خاوەن پێداویستی تایبەت بۆ ئەوەی بخوێنێتەوە بۆ ئەوەی ببیستێ بۆ ئەوەی ببینێ تەکنۆلۆژیایەکی زۆر لە دنیادا هەیە یعنی زۆر گرنگە دەوڵەت لە خەمی ئەمەیە بێ ئەو تەکنۆلۆژیانیان بۆ بێنێت تاوەکو خەڵکی ئێمەش نابینایە دەبێتە بینە یعنی خەڵک لە سوید یاری تۆپی پێ دەکە نابینا یاری تۆپی پێ دەکات چونکە تۆپەکە جۆرێک لە جۆرەکان دەنگێک دەرەکە و هەندێک وەسایلی دیارکردنی تازە بە هەمان شێوە ئەمە زۆر خاڵی سەرێکە یاسای خاوەن پێداویست تایبەت لە کاتی خۆیدا جێبەجێ بکەین ئەوەی زۆر گرنگە ئێمە پندەکانی جارانمان چووکە تەکنۆلۆژیا پێشکەوتو نەبووە چونکە وایان زانیوە ئەوەی خاوەن پێداویستی تایبەت بێوتوانە کە مەندام و ناوی خراپیشان لێنا وەڵام فلان شەلە فلان چۆرە فلان کەڕە ئەم ناوانیان لێناوە ئیترەوە دەستی لێ بشۆ بە کەڵک نایە ئەوە خراپە ئەو قسەیە بۆ ئێستا پندی کوردیمان هەیە دەڵێ شەلە باوان چۆرە باوان
یعنی چی یعنی کاکە تۆ کچێکت دا بەشوە گەر شەل بوو نایانەوێ هەرێ نێرنەوە ماڵە باوان ئەڵێن هۆ کچەکەتان نامانەوێت ئەگەر کوێر بوو نابینا بوو دەینێرنەوە وان نییە ئێستا وان نییە ئێستا چەند کەسی نابینامان هەیە وڵاتێک بەڕێوە بن ینی وەزیرێک سەردەمێک لە سەردەمەکان یەکێک لە وەزیرەکان وەزیری ناوخۆی بەریتانیا نابینا بوو بە جۆرێک لە جۆرەکان کەم بینا بوو یعنی زۆر ئاساییە یعنی مەبەستمەوە بۆ هەندێک کار هەیە پەیوەندی نییە بە نابیناییەوە ئێمە بۆچی بە ئەم پەندەکە لە سەردەمێکا گوتراوە بۆ ئەم سەردەمە نابێ ئێستا بڵێن شەلە باوان چۆرە باوان ینی کورە ئینسانی کەم چۆنەڵێک کەم ئەندامی پێڵێن و خراپتری پێڵێن و خاوەن پێداوی سایبەت ئەینێرنەوە سیاسەکانمان هەموو جا گوتومە سیاسەکانمان هەموو شەوێک سیاسەکانمان هەموو شەوێک عەزیەتی خاوەن پێداویستی تایبەت دەدەن چەند ساڵە دەیڵێن کە حەستان لە حکوومەت نییە و حکوومەت هەڵی هەیە و بەڵێ هەشیەتی بڵێن حکوومەت ناکارایە بەڵێن ئەم حکوومەتە ئیفلیجە پەرلەمانەکەمان ئیفلیجە ئەزانی چەند کەس لەسەر عەرەبانەیە کە پێ دەڵێن ئیفلیج چەنی پێ ناخۆشە چونکە تۆم زەمی حکوومەتت کرد بە ئیفلیجیەکەی ئیفلیجش لا ئێمە یعنی چی یعنی کەسێکە لەسەر کورسی دانیشتۆ ناڕۆ تۆ هەموو ئەم قسانەی کەوا بە حکوومەتی دەڵێ لەولا بە حکوومەت قسە دەڵێ بڵێ شتی تر بڵێ وڵێ حکوومەت ناکارایە وڵێ حکوومەت بەرنامەی خۆی پیادە ناکە بڵێ ئەم حکوومەت هیچی لە دەست نایە وا بڵێ یان کۆندێک مەسئولیت کەویتە سەروان مەڵێ حکوومەت ئیفلیجە مەڵێ پەرلەمان ئیفلیجە بۆ چونکە هەستی ئەو خەڵکە تۆ بریندارێکی کەوا بەڕاستی ناتوانێت ئەم بڵێ ڕەنگە سبەی خۆی وای لێ بەو کەسە لە خاڵێکی تردا ئەڵێم حکوومەتە چۆرە هیچ نابینێ وا مەڵێ حکوومەت کەم و کورتەکان نابینێ چونکە چەند نابینامان هەیە مزگەوت بەڕێوا بە چەند نابینامان هەیە هەموو ئەوانەی کە دەبینن لە بەردەمی خەتیبێکی نابینایە دانیشتون دەرسیان فێرەکە ئەو نابینایە دەرسیان فێرەکە ئەو نابینایە قودوە و پێشەنگیانە تۆ نابێ وا بڵێ لەبەرەوە ئەڵێم حکوومەتە کەڕە نابیستێ وا مەڵێ بڵێ حکوومەت جۆرە داواکاریەکانمان ناگرێ چونکە کەسێکی ترێ هەمان پەیام هەیە بەڵام بڵێ ئەمەیە کە خوددا فەرمووی لا تقولوا راعنا وقولوا انظرنا نفسی معنى دەگەینە بەس ئەویان معنایەکی خراپی هەیە اینجا ئێمە ئەو عێراق دەبینی دەوڵەتی عێراق نییە بە درێژایی مێژووی عێراق ئۆلۆمپیاد هەیە چەند ساڵەوە ئۆلۆمپیاد لە 1896ەوە هەیە 1896 لە یۆنانەوە ئۆلۆمپیاد هەیە ئەو عێراقە یەک مەدالیای برۆنزی بردوێتەوە یەک مەدالیای برۆنزی بردوێتەوە عەبدولواحید عەزیز هێناوێتی لە ڕۆما لە 1960 بەڵام کۆڤانی لای ئێوە کۆڤانی ئاکرێ لە بەرازیل لە 2016 مەدالیای زێڕی هێنا خاوەن پێداویستی تایبەتە لە ئۆلۆمپیادی خاوەن پێداویستی تایبەت ساڵی 2016 لە فرێدانی ڕم یەکەمی هەموو جیهان بوو زانە ئەوەی کە پێی دەڵێن کەم ئەندام ئەوەی پێ دەڵێن خاوەن پێداویستی تایبەت مەدالیای زێڕی بۆ عێراق هێنایەوە بەڵام ئەوەی کەوا توانای هەیە عێراق بە درێژایی مێژووی یەک مەدالیای برۆنزی سێمی هێناوەتەوە کە هەموو ئەوانەی قاچ و دەستیان تەواوە مەدالیایەکی برۆنزیان هێناوە کەچی کۆڤانی لای ئێوە مەدالیای زێڕی هێنا ڕاست بشی مامۆستا ئەف هەلکەفتێت جیهانیە بێنمە ئاماژە پێدای وەک دروشم ناوا مەدا و ناوا جیهانێژیدا gelek axiftinên ciwan û pirêkopêk hêne pêşkêşkirin بەڵام ڕووی عملی مامۆستا بۆچی لاوازیت بینین بۆچی کەمتر خەمیت بینین تەنانەت ئەو کەسێک و بەحسی ژیت کەن وانجی لاوازی هەیە ڕاستە باسەکە لەوە دێ ئەمە شیعارە نەبوو بە مەشروع ئەبێ ئەمە دروشم بێ بکرێ بە پرۆژە ئەف پرۆژە دێچەوە بەرجەستە بیت ئەبێ خاوەنی حەق ماندوو نەبێ ئافرەتان ماندوو دەبن لە بۆنەکانی تردا کەم قسە دەکەن هەر لەو بۆنانە قسە دەکەنەوە کە هەفتەی تونند و تیژی دێتەوە 8 مارت جارێکی دیکە دێتەوە بۆ نمونە خاوەن پێداویستی تایبەت ئەم ڕۆژانە چۆن خوددا دەفەرمیێ وەذەکرهم بئەیام الله من هەموو ئەیام الله ئەیام الله چیە ئەو ڕۆژانەی کە تایبەتمەندیەکی تێدایە ئەو ڕۆژە ئەبێ بیکەین بە بۆنەیەک بۆ ئەوەی لەو ڕۆژە بەس قسە بکەین یەک ڕۆژ قسە بکەین باقیەکەی تری 364 بکەین جێبەجێ بکەین بەێ مامۆستا هەندێک ژی ئاخفتنێت بێژنێ ڕۆژێک تنێت و دیار بکەی بوان پرسێن گرنگ کەمتر خەمیە دەربارەی وان کەسانە ژی وەسانە بینە ئێمە 30 ڕۆژ بە ڕۆژوو دەبین دوای پێغەمبەر دوی دوخوای لەسەر یەک ڕۆژ یەومی الفیتری وەداناوین حکومەت کراوە بە عرف کراوە بە سێ و بە چواروانیە یعنی 30 ڕۆژ بە ڕۆژوو دەبی دوای یەک ڕۆژ پێڵەن یەوم الفیتر ئەوە مانای وان نییە کە لەبەر ئەوەی جەژن یەک ڕۆژە یەوم الفیترە تۆ حەقی 30 ڕۆژەکەی نەداوە هەموو ئەمانە بەکو گوتم بۆنەیەکە تایدا ئەبێ بۆ بیرکردنەوە بێ بەس ئێمە خەتای خۆمانە وڵاتی ئێمە هەر توێژێک لەم توێژانە دێن چیەکەن دێن تەنها لەو ڕۆژەدا مەسەلەکەیان بیرەکەوێتەوە لە ڕۆژەکانی تر بێدەنگە بنەوە نابێت 364 ڕۆژ ئیشکەی یەک ڕۆژ یادی بکەیتەوە لەم ڕۆژەدا نەڵێن پێویستە وا بکەین لەو ڕۆژەیە بڵێن لەم 364 ڕۆژەی چوو بەری ئەمریکا چوو وامان کرد وا دەکەین مامۆستا گرنگترین بوونامە ئەم وەک موسڵمان
بونا دایکبوونا محەممەد سەڵاف بەڵێ سەر بن کە دوماهی هات ڕاستە ئەرێ چ بکەن مسلمان من بۆیە گوتم ینی ئەم یادی لە دایکبوونی پێغەمبەر دوودی خوای لەسەر وەکو مەولەوی گوتی هەر کەس تەوەلود دووبارەش نیەن ئەلبەت سەعادەت ستارەش نیەن مەولەوی جوانترین شعری گوتی لە دایکبوونی نوێ لە دایکبوونی پێغەمبەر دەبێت لە دایکبوونی نەتەوەکەی بێ دەبێت لە دایکبوونی مسلمانان بێ سەر لە نوێجارێکی دیکە لە دایک بنەوە ئەمە هەموو ئەم باسی کردمان دیت ئەمە پەیامی ڕاستەقینەی پێغەمبەرە درودی خوای لەسەر دەستت ناکرێت تۆ بڵێ لە دایک بوو ڕۆژی ئەوەندە وەفاتی کرد ئەم هەموو یادکردنەوە ئەم هەموو خاوەن پێداویستی تایبەت و دان عەمرو بە ساڵات و نەهێشتنی کۆیلایەتی تونند و توژی قەدەغەکردن بەرامبەر بە ئافرەتان ئەمە پەیامی پێغەمبەرە درودی خوای لەسەر دوماهی ئاخفتناتە مامۆستا زۆر کورتی دوورڤان هەموو بیرهاتناتە چه هەیە بگەهینی ئەم بیرهاتنەوانە ناوەکەی بەخۆیەوێتی ئەمە تەنها بیری هێناینەوە لە دوای هەر یەک لەم ڕۆژانە هەر توێژێک لەم توێژانەی بۆنەکە پەیوەستە بەوان کار بکەن بڵێ بینەرن بەڕێز گەنگە شامل دوور بابەتێ هەلکەفت و ناوبەرا کردار و بیرئانینێدا بوو دگەل مامۆستای هاتە شلوڤەکردن الڤێرە دەهێنێ دومایاوی خەڵکی و زۆر سپاس بوێن بەڕێز کە گەلمە بوون سپاسێکە تایبەتژی بوو مامۆستای کە گەلمە بوو تا دومای خەڵکی و زۆر سپاس بوو هەمی هەفکارن بەڕێژی کە گەلمەتماندی بوون ببینن خێر و شادی تا خەڵەکە کەدی بگەینە فێک ببینن ژێر چاودێریا خدای مەزن و دلوان